بەگومان هیچێک لە بابەتە گرنگانەی کە پێویستە لە سەرزەمی ئەم ڕۆماندا گرنگی پێ بدەین وەرزشکردنە، چونکە بەهۆی هەندێک کار و واروەها بەهۆی بوونی شاشەکانەوە ئەمە کاتێکی زۆر لە دانیشتندا بەسەر ئەبین، کاتێکی زۆر بەدیا شاشەکانەوە سرف ئەکەین کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە بەگومان کاریگەریکی خراپی زۆری هەیە بۆ سەرمان. جا ئێمە گفتوگۆ لەسەر ئەوە دەکەین بزانین ئایا کاریگەری باشەکانی وەرزشکردن چیەوە. بەڕاست دەبێت ئێمە کاتێک تەرخام بکەین بۆ وەرزشکردن بۆ ئەوەی کە سوودێکی جەستەیمان پێ بگات و گرنگترین ئەو وەرزشانەی کە پێویستە بکرێن ئایا تەنها پێویستە ئێمە لە خۆڵەکانی لەش جوانی و قاعەکاندا گرنگی بە وەرزشکردن بدەین و کات تەرخام بکەین بچین بۆ ئەوە، یا دەخۆ دەکرێت وەرزشێکی سادەش لە ماڵەوە بکەین و سوودێکی جەستەیی زۆرمان پێ بکات. ئێمە گفتوگۆ دەکەین بە تایبەتتر لەسەر ئەوەی کە چۆن کات تەرخام بکەین وەروەها چۆن کاتەکانمان ڕێ بخەین بۆ ئەوەی وەرزشکردنیش ببێت بە بەشێک لە پلانی ڕۆژانمان. ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین با میوانداری بەڕێز کاروان ئەحمەد ڕاهێنەری لەشجوانی کا لە ستۆدیۆ لەگەڵماندایە. سپاسانە خێر بەڕێز چاوتان بەچەکەم، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتی کە ڕخساندوتان هیوای بەردەوامیتان بۆ خواستم لە پرۆگرامە وەرزشیەکانە. دووبارەوە خێر بێت. مامۆستا کاروان، ئایا وەرزشکردن بە شێوازێکی گشتی چ کاریگەریەکی باش لەسەر تەندروستی مرۆڤ دەهێنێت؟ لە ڕاستیە وەرزشکردن بێ لەوەی کە تەنها کاریگەری هەیە لەسەر ڕواڵەت لە دی دەرەوە، کاریگەری هەیە لەسەر ئەندامەکانی ناو و مێشکی لەشی مرۆڤ. بۆ نمونە ئەو کەسانی کە ڕاهێنانی وەرزشەکەن دەبێتە ڕاستەوخۆ دەردانی هۆرمۆنی دڵخۆشکەر دۆمۆپین کە ئەو کەسە سترێج و قەلەقی نامێنێ، بیرروهی هێزری باشتر ئەبێت و هەروە تووشی بکانەوەی مۆخ نابێت. بەم شێوازە تەندروستی بەرەو باشتر ئەچێت. بێ لەوەی کە ئێمە هەر باسی مێشک نەکەین، باشی ئەندامەکانی تری لەشیشکەین. بۆ نمونە دەبێت هۆی چالاکردنی سۆری خوێن، دەبێت هۆی بەهێزبوونی لێدانی دڵی، باشتربوونی کۆ ئەندامی هەرسی و تەواوی جەستەی ئەتوانین بڵێن قەڵغانێکە بۆ لەش. مامۆستا خۆت لە ئەزمموی خۆتەوە چ سوودێکت لە وەرزشکردن بینیوە؟ لە ڕاستیە من لە 18 ساڵیەوە دەستم کردەوە بە ڕاهێنانی وەرزش، نزیکی 27 ساڵە بێ ڕاهێنانەکەم، یعنی سپاس بۆ خۆ لە هەموو ڕواڵەتەکانەوە من مرتاحترم. بەڵێ پێویستم بە دکتۆر و نەشتەرگەری ئەوانە نەبووە تا ئەم دەقەیە. باشە، کێشەی ئەوە چییە کە زۆرێک لە خەڵکی ئەڵێن کاتمانیە؟ ئەمە کێشە لە کاتەکەیە یان لە ڕێخستنی کاتەکانمانەوە ئەڵێن کاتمانی وەرزشکردن؟ لە ڕاستیە ئەم قسەی زۆر باو لە ناو خەڵکیە کە ئەڵێ کاتمانیە. بەڕاستی وەرزش کاتێکی زۆری نایە، ساعتێ بۆ 2 ساعت تۆ لە ڕۆژەکەتە بۆ وەرزش بیکوژیت. تو ئەگەر بتەوێت وەرزشێکی سادە هەڵبژێری ئەتوانی هەر لە ماڵەوە یان لە شوێنی کارەکەت یان لە ئۆفیسەکەت ئەتوانی وەرزشێکی سادە هەڵبژێری، یان لە باخچەی ماڵەکەت ئەتوانی چەند هەنگای یان ڕێککردن پیاسەکردن ئەتوانی ئەم وەرزشە هەڵبژێری. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تەندروستیت بەرەو باشتر بەرێت. یعنی ئەمە بیانیە کە بۆ ئەوەی کە بیانوشکێنە. بەڕاستی تۆ ئەتوانی ئەگەر دەرفەتنی ئەتوانی لە شوێنی کارەکەت لە ئۆفیسەکەت چەند جوڵەیەکی وەرزشی هەوایی ئەنجام بدەیت. یعنی مەرج نییە هەرچی بۆ قاع و جانتایەکە پێ بێ و ئەگەر لە ڕاستیە بتوانی کاتێک تەرخانکەی لە هەفتەکە 3 بۆ 4 ڕۆژ بڵێن 3 ساعاتێک 2 ساعاتێک لە هەر ڕۆژی ساعاتێک ڕاهێنانکردن زۆر باشترێک کاتی بۆ تەرخانکەی. بەڵام ئەگەر تو بێت و کاتت نەبێت ئەتوانی تۆ وەربوون لە ئۆفیسەکەی ئەتوانی لە دوای ناخواردنەکان ئەتوانی چەند جوڵەیەکی هەوایەکی لەو کاتانی کە دەستت بەتاڵیان ئەتوانی لە باخچەی ماڵەکەتە چەند هەنگایە پیاسەکردن یان لە ماڵ و بۆ شوێنی کارکردنەکەت بتوانی هەموو ڕۆژێ بەسارە نەڕۆی بە پێ بڕۆی. ئەمە خۆی ئەمە هەنگاو هەڵێنانە تەندروستیت بەرەو باشترە بێت. باشە مامۆستا کاروان، ئایا کاتێکی گونجاو هەیە لە ڕۆژدا بڵین ئەم کاتە ئەگە وەرزشی تیا بکەین ئیسفادێکی زیاتری هەیە بۆمان؟ لە ڕووی زانستیەوە وەرزشکردن کاتێکی وای دانەناوە باشترین کات ئەو کاتانەیە کە ئەو کەسە ئەتوانێت تایە بەردەوام ڕاهێنان بکە. بۆ نمونەی ترجات چ لە بەیانیان نابێت، چ لە دوانی وەڕان بێت، چ لە شەوا بێت. بەڵام ئەگە ئێمە بێت و کاتەکان تەحدید بکەین بۆ ئەوەی کە بڵێ چ کاتێک باش و جیاوازی لە نێوان کاتەکاناچی ئەو کەسانی کە ئەنی کێش دابەزێن بەیانیان زۆر کات بە ورگی بەتاڵ ئەچن ڕاهێنانەکەن بۆ نمونە کاردیۆکەن ئەمە زیاتر باشتر سوودی لێ بێنین بۆ سووتانی چەوری و بە ئاگەبوون و تەواوی وزە بۆ تاوکردنی ڕۆژەکەی. بۆ ئەو کەسانی کە ئەنوێ حەجمی ماسوکە و قووەتیان زیادکە و باشترێکە لە نێوەی ڕۆژەکەیە بۆ نمونە لە دوای عەسر لە 3 بۆ 4 چونکە مەجالێکی هەیە لە بەیانی و هەتا عەسر دەتوانین 2 بۆ 3 ژەم نام خوا بەمەش هێز و قووەت و حەجمی ماسوکەی پێ زیادە. زۆرێک گرفتی ئەویان هەیە کە بڕیاریان وەرزش بکەن بەڵام بەردەوام نابن لەسەری. جا تا چەندێک گرنگە ئەمە بکەینە ڕۆتینێک و پەشیمان نەبینەوە لەی بۆ شتێکیش هەڵبژێرین کە ئاسان بێت و یەکسەر نینە دواوە. زۆر ڕاستە.
زۆر کەس هەیە ئەوێ بە کورتترین ماوە باشترین ئەنجام بەدەست بێنێ عضلاتی ئەنجامی ساڵێکی بە دە ڕۆژ بەدەست بێنێ بە زیاتر کە من ئەمە شڕەکەم و خانمان زیاتر لە سێمانگی هاوینە دەستەکەم بەڕاهێنا ئەنێ بۆم سێ مانگە کێشیان تەواو دابەسێت جسمێکی ڕەشک و خانمانی جوانیان هەبێت بەڵام تۆ ئەبێ وەرزش بکەی بە ڕۆتینی ژیانە چۆن هەموو ڕۆژێک بەیانیان دووجار دانەشۆی بەیانیان جارێک دانەشۆی شۆ دانێکە شۆی دووجار ئەیکی کردوتە بە ڕۆتینی ژیان بەم شێوازش پێویستەکە وەرزش بکەی بە ڕۆتینی ژیان ئەو ئامانجەی هەتا ئەبێت پەلەی لێ نەکەی سەبر و تەحملت هەبێت بۆ ئەوەی کە بتوانی گەی بۆ ئامانجت. زۆر باشە مامۆستا کاروان ئایا دەستپێکردن بە وەرزشکردن پێویستی بەوە هەیە کە پلانی بۆدا بدرێت یاخود ئەگەرێکێک بێوێت دەست بکات بە وەرزشکردن پێویستە هەنگاوی یەکەمی چی بێت؟ لە ڕاستی ئەو کەسانی کە وەرزشەکەن و یانوێت سەرەتا بێنن ناو هۆڵە وەرزشیەکانەوە ئەو پێداویستە سەرەتایانە زۆر گرنگ نین لە سەرەتایە پێیان بێت تەنها ئەوەنە کە لە هۆڵە وەرزشەکان ناوی خۆیان تۆمارەکەن و لە ڕێگەی کەسێکی شارەزا و ڕاهێنانەکان ئەنجامەیەن بۆ ماوەی لە هەفتەیەکە ئەتوان 3 ڕۆژ ڕاهێنان بکەن 30 بۆ 45 قوڵک ئەتوانین ڕاهێنان بکەن و باقی ڕۆژەکە ئیسرا باقی هەفتەکە بۆ نمونە ئەگەر ڕۆژە ناڕۆژە یاریکە باقیەکەی ئەبێ ئیسراحەتکە بۆ ئەوەی کە ڕکەڤەری ماسوولکە باشتر کات و حەوانە بۆ ماسوولکانی کە بۆ ئیسپادەی لێ بکە. کاتە پێویستی بە ئامانجێک نیە بۆ منە کەسێک بێوێت تەنها کێشدا بزانێ ئامانجێکی هەبێت یاخویەکە بێ ماسوولکە دروستکات بە شێوازێکی دیکە دەست پێ بکات ئەمانە جیاوازی هەیە بۆ ئەو کەسانی کە ئامانجیان هەیە پێویستەکە سەبر و تەحملیان هەبێت چونکە ئەم وەرزشە پێویستی بە سەبر و تەحملە بۆ ئەو کەسانی کە ئەیانەیە کێشدا بەزێنن ئەبێت کورتکردنەوەی کالۆری لە خواردنی ڕۆژانەکەیانە هەبێت ئەگەر کورتکردنەوەی کالۆری نەبێ ناگەن بۆ ئەنجام بۆ نمونە بیانەوە کێشیان دابەزێن ئەوانی ئەیانەیە کێشیان سەرخەنە بێ پرۆگرامی خواردنیان زۆر مەزبوط کاتە هەروەشەکە گرنگە لێرە خواردنەکەش زۆر گرنگە لە سەیە هەفتە خواردنەکە گرنگە وەک وایە ئەگەر تو خواردن مەزبوط نەبێ وەک وایە سیارێکت پێ بێت و بازینیتیان بێ بتگەێنێتە شوێنێک ئەگەر خواردنەکەت مەزبوط نەبێت ناگەی بۆ ئامانجەی ئەتەوێت بۆیە خواردن لە سەیە هەفتای تاوکەری وەرزشەکەیە ئەو کەسانی کە ئەیانەیە کێش زیادکەن پێویستیان بە پرۆتینی باشە پێویستیان بە کاربۆهیدراتی خاوێنای بۆ ئەوەی کە جەستەیان بەرەو توانی جەستەی و ماسوولکەیان بەرەو باشە بڕۆ بۆ ئەو کەسانی کە ئەشیانەوێت کە کێش دابەزێن ئەبێ خواردنی دایت بخۆن کورتکردنی کالۆری لە ڕژێمەکە لە خواردنی ڕۆژانەیە بۆی کە بتوان بە تەدریجی کێشیان خەو کاریگەری هەیە لێرە بەدڵنیایەوە هەمووی تاوکەری سیلسیلەیەکن هەمویان تاوکەری یەکترین خواردن خەو وەرزشکردن. ئەو خواردانە چین کە ئێوە زیاتر وەک وەرزشوانان ئەیخۆن جیاواز لە جۆرەکانی تر؟ ئەوەی ڕاستی بێت خواردنەکانمان جیاوازێکی ئەو تۆی نییە بەس ئێمە بە شێوازێکی صحیحتر ئەیخۆین بۆ نمونە هەمان خواردنە بۆ نمونە مریشکە گۆشتی حیوان هەمان خواردنی ئەو خواردنانەیە کە خەڵکی ئاسایی خۆ بەڵام ئێمە ناچین کالۆریەکەی بەرزکردن یعنی بین مریشکەکە ئێمە بە کڵاوی خۆیان بە تکای خۆیان بە برژاوی خۆی ناچین لە ڕۆنا سووری بکەینەوە ناچین نانی سپی لەگەڵا بخۆی یعنی هەر بە سادەی خۆی لەگەڵ کاربۆهیدراتێکی ئالۆزە بۆ نمونە کاربۆهیدراتە ئالۆزەکان ئەگە ئێمە باسی وەرزش و باسی خۆراکەکان کەین زۆر دوور و درێژە چونکە بە دەریایەکە کۆتایی نایە قوڵە کاربۆهیدراتی ئالۆزمان هەیە پرۆتینی نەباتیمان هەیە پرۆتینی حیوانیمان هەیە ئەگەر جیایکەینەوە زۆر کاتی زۆر ئەگە پێویستی شتاب بێ من لە خزمەتانە زۆر باشە ئەگە کەسێک بۆ نەخۆشیێکی دیاریکراوی هەبێ خود نەخۆشیێکی درێژخایەنی هەبێت ئەمانە شێوازی وەرزشکردنیان جیاواز ئەبێ لە کەسێکی ئاسایی بەدڵنیایەوە ئەو کەسانی کە نەخۆشییان هەیە پێویستەکە لە ژێر چاودێری کەسی پسپۆری شارەزای ڕاهێناکەن بۆ نمونە ئەوانی کە تووشی فەقەرات بوون یان ئەوانی کە ساڵفانیان هەیە و جونگەکانیان تووشی ئازارەیە پێویستەکە ئەو ڕاهێنانی کە پێیانەکەیت خراپتریان نەکە ئاسی توانەکان یان ئاسی بەهێزبوونی ماسوولکانی بەرەو باشتر برێ بۆ ئەو کەسانی کە فەقەراتیان هەیە ئەبێت دکتۆر تەشخیصی کە بزانێت ئایا ئەو کەسە ئەتوانی ڕاهێنانی وەرزشکیانە بەتایبەتی هەنێک لەو وەرزشان هەیە کە پێویست ناکە ئەو کەسانی کە فەقەراتیان هەیە بگەن بۆ نمونە وەکو دبنی سکوات ئەمانە کە پاڵەپەسۆیەکی تاو هەیە لەسەر بەربڕەکانی پێشت و عەزیەتیان یا دیسکەکانیان لەسەر یەکتری ئەنیشێت بۆیە باشتێکە سەرەتا ئەو کەسانی کە فەقەراتیان هەیە دکتۆر تەشخیصی کە بزانە ئایا پێویستەکە وەرزشکە یاننا. مامساگەر بێت و کەسێک ڕەچاوی کاتێکی دیاریکراو نەکا بۆ وەرزشکردن ئاتوانێت سوود لە وەرزشە بینیان زیانی هەیە بۆ ئەمە کەسێک هەیە هەفتانە 2 جار ڕۆژەکە بەڵام ئەم کاتە جاری وایە لە شەوە جاری وایە لە ڕۆژە جاری وایە هەفتەیەکەچێ هەفتەیەک ناچێت لە ڕووی کاتەوە ئێمە کاتەکانمان دیاریکراونی بۆی ئێمە بووە ئەکەین وەرزش لەناو خەڵکە خۆشەویست یعنی هەچ کاتێک دەرفەتی هەبوو ئەتوانی وەرزش بکە بۆ نمونە لە بەیانیان یان لە ئێواران یان لە شەوانە
المهم ئەو کەسە بەردەوام بێ لە وەرزشکردن بۆی تەندروستی بەرەو باشتر بڕوات یعنی هیچ زیانێک نییە لە هەچ کاتێکا بێ ئەتوانێت بیکات. مامۆستا کاروان ئایا شێوازی ئەو جلوبەرگی یاخود جووری ئەو جلوبەرگی کە لەبەر ئەکرێت بە وەرزشکردن کاریگەری هەیە لەسەر ئەو کەسێک کە وەرزش ئەکات هەنێک کەس ئێڵە جلێکی نایلۆن لەبەرەکەم بۆی عرەقێکی زۆر بکەم و خێرات شەوری بسووتێنم؟ ئەم شتانە بەس شتێکی تیجارین هیچ ئیسفادێکی ئەوتۆی نییە مەسەلەی کە کێشدا بەس عرەقکردنەوە کردارێکی فەسلەجێی لەشە کەسێک بۆ کەسێکە گۆڕێ هەیە عرق زۆر کاتوێ عرەقەکەمە کاتو بەڵام ئەگە بێ بەهۆی ئەو جلە لایلۆنەوە کێشی دابەزێ کێشی دانابازێ تەنها ئەبێت چ بکە لە سیستەمی خۆراکی کورتکردنەوەی کالۆری ڕۆژانی بۆ نمونە کەسێک پێویستی بە 2500 کالۆری هەیە تو ئەبێ ڕۆژانە 2000 کالۆری وەرگری یعنی ناقص 500 کالۆری ئەگەر لە هەفتەکەیە 7 ڕۆژ ڕاهێناکە 500 کاتە 3500 کالۆری ئەم 3500 کالۆری یەکسانە بە نیو کیلۆ چۆری کاوابێ ئەو کەسێک کە لە هەفتەکەیە 3500 کالۆری کەم وەرەگرێت نیو کیلۆ چۆری داگرێ بەبێەوەی تووشی هیچ مزعفاتێک بێ. مامسا وەرزشی هەڵا ئەکرێ کاریگەری خراپی هەبێ بۆ کەسێک ڕەنمایی وەرنەگرت و هەلە خۆ جۆرێک جوڵە ئەنجامەیە کە ڕەنگە بۆم کەسە باش نەبێت. وەرزشی هەڵا بە دڵنیایە ئەو کەسانی کە وەرزشی هەڵاکەن ناڵێم 100% لە سایە هەشتای تووشی پێکانەکانە بچونکە هەموو وەرزشێک تەکنیکی تایبەتی خۆی هەیە تاکتیکی تایبەتی خۆی هەیە تەکنیکە تایبەتەکە ئەوەیە کە تۆ ئەو مەهارەی ئەیکەی هەمووی زاویە ئەگە بێت و بەو زاویە نەیکەی لەواتی عەزیەتی بڕبڕی پشتە بێت ئەواتی عەزیەتی بەستەر و جومگەکانە بێت بەڵام ئەگەر بێت و کەسێکی شارەزا ڕاهێنان پێکال لە چیەوە دەستپێکی بە چیەوە کۆتایی ئەو باشترەوە دەگەێنێت بۆ ئاماژەی کاتەوە. مامۆستا کاروان زۆر کەس هەیە کە لە هەفتەی یەکەم یاخود لە هەفتەی دومی وەرزشکردنە دەست ئاياتە شتی قورس ئەڵێت ئەمە خێراتر ماسوولکەم بۆ دروست ئەکات و بابەتی قورس زۆر بەکارێنێ ئایا ئەمە کاریگەری خراپی چێ بێ لەسەر کەسەکە؟ ئەو کەسی کە ئەچێتە هۆڵە وەرزشەکان ڕاستەکە بێ بە ئامانجێکی سەریع بەڵام بووە باشترێکە بە تەدریجی وەزنەکانی زیاد کات یعنی یەکسەر نێت سەر وەزنی قورس چونکە بێتە سەر وەزنی قورس یەکەم لەواچێت تووشی مزعفاتێکی کە تووشی پێکانێکی قورسی کە بە درێژایی تەمەنی پەشیمان بێتەوە کە هاتوۆتە ڕوویکردوتە هۆڵ وەرزشیەکان بۆی وا باشترێکە بە تەدریجی وەزن تەسەووریشەکەم کەسێک بەو شێوازە نییە کە بتوانێت یەکسەر دەستداتە کێشێکی زۆر قورس و نەیتوانێت چونکە ئەو کەسانی کە دێنە هۆڵە وەرزشیەکان توانەیەکی ئەو تویان نییە تا بتوان دەست بەنە وەزنی قورس ئەگەر ئەو شتەشەکە نیکەم باشترێکە. تا چەندێک کۆرسەکانی ڕاهێنان گرنگە بۆی کە تۆ سوودێکی زیاتر لە وەرزشکردنەکەت ببینی. بەڕاستی پێدانی بەرنامە چۆن کەسێک فێری زمانی عەربی مامۆستایەک بە تایبەتیەگەری فێری زمانەکەی وەرزشکردنیش ئەگەر مامۆستایەکی تایبەتی هەبێت ئەو کۆرسەت هەبێت بتوانێت ڕێنماییت کات و شێوازی خۆراک و خەو پرۆگرامی خواردنەکان بۆ مەزبوطکە زووتر ئەگەی وەک وایە تۆ ئەگە بە تەنیا خۆت ڕاهێنان کەی مانگێک پێ بگەی ئەو بە 3 مانگ پێش دەخا. مامۆستا تا چەندێک تایبەتمەندی کەسەکانە پارێزم لە نووسینی کۆرسێک بۆ کەسێکالەوەی کەم کەسە ئەمانی بۆ گونجاوە ئەمان ینی ئەکری کۆرسێک بۆ چەند کەسێک ببێت؟ چونکە فۆرمی لەشەکان جیاوازە کەسێکی لەواتێ ئەگەر باسی خادمانیان پیاوانکی شێوازی لەشیان جیاوازە هەیە قەڵەوی هەیە لە شێوی هەرمەیە قەڵی شێوە سێوی هەیە بەشی سەرۆسێک گۆشەی هەڵگەڕاوی بەشی سەرۆی پانە و خواوی باگ هەیە بە پێچوانەوە تۆ ئەبێ ئیشکەی لەسەر فۆرمی ئەو لەشە جسمی چوەزیەکی ئەبێت چ لە یەکیان چۆن هاوسەنگی بکەیت بە هەمان شێوە لەشی پیاوانیش بە هەمان شێوە پێویستەکە لەسەر شێوازی لەشەکە کۆرسەکە بنووسیت. زۆر باشە مامۆستا کاروان تاواکەرە خۆراکیەکان پرۆتینە کریاتینە هەر بابەتێکی دیکەیە کە ئەوانەی کە یاری دەکەن وەرزش دەکەن بەکاری دێن ئەمانە بۆ شتەمەنێ گونجاوە لە چ کاتێکیشدا وەرزشەوان پێویست ئەکات ئەم بابەتانە بەکاربێنێت؟ پرسیارەکە زۆر جوانە چونکە زۆر قسە لەسەر ئەم تاواکەرە خۆراکیانە ئاکرێت تاواکەری خۆراکی خۆی ناوەکی بەخۆی تاواکەری خۆراکیە یعنی ناتوانانی بیخیتە بری خواردن ئەو کەسانی کە ڕاهێنانەکەن بەڕای من چونکە پلە بە پلەیە وەرزشکردن بۆ ئەوی کە بگەی بۆ ئاسی کە ئەتەوێ پێویستەکە پێش هەموو شتێک پرۆگرامی خواردنت مەزبوطکەی 3 ژەمت هەیە بیکەی بە 4 هەیە بیکەی بە 5 دوای ئەوە خواردنەکان بناسی چ شتێک سەرچاوی پرۆتینی و دەوڵەمەنە بە پرۆتین چ شتێک سەرچاوی چوریە باشەکانە چ شتێک سەرچاوی کاربۆهیدراتە خاوێن و باشەکانە ئەمانە بناسی دوای کە ئەوانە زانی ئەجا وەرە پەنا بەرەبەر تاواکەرە خۆراکی وەکو پرۆتین و کریاتین و گلوتامین و ئەمانە بەنسبەت تەمەنەکانی شەوە تەمەنەکان ئەگەر وا باشێکە لە تەمەنی 7-8 بەرەو سەرەوە ئەتوانی ئەو شتانە بخۆ ئەویش بە ڕەچاوکردنی تەندروستی خۆی بۆی کە بزانانی هیچ کێشەیەکی لە گورچیلە و لە دڵۆ لەم شتانیانی ئەگەر هیچ کێشەیەکی تیانە بۆ ئەتوانێت
هەموو شتەکان بەکاربێنێت چونکە هیچ شتێک نییە کە قەدەغەکرا لە بازاری ئازادە ئافرۆشێ. باشە باست لە بابەتی تاواکەرە خۆراکیەکان کرد بۆچی دەوترێت دەبێتەوە هۆکارێک بۆ تێکچوونی هۆرمۆنەکانیان ئەودا زۆرێک لە جوانان دەرزی وەرەگرن ئەمانە کاریگەری خراپی هەیە بەڕاستی؟ یاریزانی سەرەتایی ئەمانە ئێمە وەکو خۆمان وەکو ڕاهێنە لە هۆڵەکانە بە هەموو شێوەیە قەدەغەیە بەکارهێنانی هۆرمۆن تەنانەت لە سەیدەری و لە دەرمانخانەکانیشە بەکارهێنانی هۆرمۆن هەیە بە شێوازێکی تر پێیەکات و بەکاری هێنێ ئەو کەسانی کە بیانێ بگەن بە ئاسی پاڵەوانێتی ئەمە شتێکە شاراوە نییە ئەبێ هۆرمۆنات بەکاربێن بۆی بتوانین نەتیجەی باشتر بەدەست بێنێت بەڵام ئەوانی کە ئەیانێت تەنها بۆ تەندروستی خۆیان بۆ ئەوەی کە حەز بکەن وەرزش بکەن و جسمێکی جوان و ئاسایی پێیان پێویست ناکە هۆرمۆنات بەکاربێن کات تۆ توانی ماسوولکەشت هەبێ و پێویست بەدەستی بۆ هۆرمۆنیش نەبێت توانی هەر تەواوکەری خۆراکی بەکار نەهێنیت تەنها لە ڕێگەی خواردنە سروشتەکانەوە پرۆتین و کاربۆیدرەتەکانی ڕۆژانی خۆت بەدەست بێنیت. مامۆستا ئەوەی کە لە کاتی وەرزشکردندا ئەخورێتەوە ئەبێت ئاوەکە چۆن بێت گەرم بێت سارد بێت یان چەند دقە جارێک پێویستە ئاو بخورێتەوە؟ لە ڕاستی ئاو خواردنەوە زۆر زۆر زەرورە لە کاتی وەرزشکردنە چونکە ئێمە لە چوار ڕێگاوە دەردانی ئاو لە لەشمانە کەمەبێتەوە لە ڕێگەی لە ڕووی بەڕێستان و بینەران لە ڕێگەی پیسایی میسکردن هەنەسەدان و ئاراقکردنەوە بۆیە لە 175 لەشی ئینسان پێکاتۆ لا پێویستەکە لە کاتی وەرزشکردنە قومقوم ئاو بخورێتەوە بۆ ئەوەی تەوازنی لەشت تێک نەچێت و لەشت تووشی وشبوونەوە نەبێت بەتایبەتی لە کاتی وەرزشە بۆی دەموی چاوت تێک نەچێت پێسەدە هەر بەڕۆنی بمێنێتەوە وەزەرورە کە ئاو بخورێتەوە لە کاتی ڕاهێنانە جا بە گوێری کێش ئەگەر باسی بکەین بۆ هەر کیلۆیەک لە کێشی خۆت پێویست بۆ هەر 30 کیلۆی لە کێشی خۆت پێویستە بە 1 لیتر کەسەکە 90 کیلۆ پێسی بە 3 لیتر ئاوە بیخواتەوە لە ڕۆژەکەیان. باشە مامۆستا تۆ بەرکەوتنت هەیە لەگەڵ ئەو کەسانی کێن بۆ ڕاهێنان ئەو هەڵانە چین کە زۆربەی کات فێرخوازان ئەو کەسانی کەیانی وەرزش بکەن ئەیکەن و پێ وایە پێویستە ڕاست بکرێتەوە ئەو هەڵانی کە خەڵک ئیکا لە کاتی هاتن بۆ هۆڵەکانی وەرزشیان ئێوە کاتێک دەستکا بە وەرزش چین؟ وڵا هەڵە زۆرن ئەگەر ئێمە باسییان بکەین بەڵام زۆر کەسەیە ڕاستەخۆ دێت مۆبایلێکی پێ ئەڵێ لەسەر ئەنتەرنێت دیاریەکەم بەڕاستی ئەوە هەڵەیەکی زۆر زۆر لەسەر ئینتەرنێت هەڵەیە تۆ شتێک وەرگریت و دووبارێکی لەسەر ئەنتەرنێت هەڵەیە چونکە لەواچی ئەم کۆرسی کە نووسراوی بۆ تۆ نەبێ یان بۆ کەسێکی پێشکەوتو بێ یان وەسەط بێ ئەو کەسانی کە ڕاهێنانەکان بێ ڕاستەخۆ بچێتە لای ڕاهێنەرەکە تۆ هیچ شتێک نازانی ئەبێ لە ڕێگەی ئەو کەسە کە لەوێ دانرا بۆچی دانرا بۆ یەکە شت فێری ڕێنمایی تۆکە بۆیە وا باشێکە ئەو کەسی کە ئەچێتە هۆڵەوەرزشەکان ڕاستەخۆ دوای ئەوەی کە ناو تۆمارەکە بچێتە لای ڕاهێنەر بۆیە ڕێنمایی تاوی وەرزشی باتێ. مامۆستا کاروان هۆڵە وەرزشەکان بوو لە چ تەمەنێکەوە گونجاوە کە هاوڵاتیان و خەڵک بتوانێت ڕووی تێ بکات؟ ئەگەر لە هۆڵە وەرزشەکان باسیکەی بەعام لە هەموو تەمەنەکانە گونجاوە بۆ نمونە لە تەمەنی لە ڕووی وەرزشی لە ژوانی و لە تەمەنی 8 بۆ 12 ساڵی ئەمە یەکسەر ناچین ڕاهێنانی قورسی پێ بکەین ئەوانی کە حەزیان لێ لەو تەمەنەیە بێنە هۆڵە وەرزشیەکان ئێمە ڕاهێنانیان پێەکەین بە کێشی خۆیان بۆ نمونە سکوات بە کێشی خۆیان ئوقلە بە کێشی خۆیان شناو بە کێشی خۆیان ئەمە هەتا تەمەنی 8 تا 12 ساڵی بە هیچ شێوەیەک وەزنی قورسی بۆ وەزنشتی بۆ بەکارنێت تەنها بە کێشی خۆیان ڕاهێنانیان پێەکەین بۆی کە ماسوولکە و بەسەرەکانیان بێزێت بەڵام لە تەمەنی 12 بۆ 14 ساڵی ئێمە ئەتوانین ڕاهێنانەکانی جیاز و شەفت و دەمڵەسی پێ بکەین ئەویش بە شێوازێکی سوگ یان مامناون بۆی فۆرمی لەشی کەسەکە دروستکەین لە تەمەنی 7 ساڵی کە تەمەنێکی پێگەیشتووە هێز و قوتێکی باشی تایە هۆرمۆنەکانی چالاکە و تەمەنی گەشەیەتی بە تەواوەتی ئەتوانین وەرزشێکی قۆرسی پێ بکەین بۆ ئەوەی کە بتوانێت ئاسێکی خۆی ئاستێکی باشتر خۆی ببێنێتەوە. مامۆستا گوێمان لە قسەیەکە بێ خانمان بۆ نمونە لە بەروی ئەرکی ماڵەوەیان زۆر لەسرە جاریوە ئەو جوڵانێکی کەن پیان وایمە بەدیلی ئەو وەرزشێکی کەن یان تەنانەت پیاوانیش کاتێک لە دەرەوە لەبەرەوەی ئیشەکەم جوڵیتایە پیان وایە ئەمە ئیتر پێویستیان بە وەرزش نییە ئەمە هەڵەیە یان ئەو تا وەرزش جیاوازە لەو جوڵەی تۆ لە کاتی پیش و کارێکان جامیەتی؟ لە ڕاستیە کارکردن و ئیشکردنی ماڵ تەنها سەرفکردنی وزەیەکە بە شێوازێکی زانستی نییە بەڵام ئەگەر زۆر وربیتەوە زۆربەی کارەکانی ڕۆژانەی ماڵ و ئیشکردنی پیاوەکان لە دوکان لە شوێنی کارەکانیان سەرکی تەنها یعنی شکڵشەوی وەکو وەرزش وایە بەڵام لە 100% نییە بەڵام ئەگەر بێت لە هۆڵێکی وەرزشی ڕاهێنان بکە باشترە. زۆر باشە ئایا کەسێک کە بێوێت
تەندروستێکی زۆر باشتری هەبێت بۆ منە کەسێک لە تەمەنی 6 ساڵەکاندا ئەمانش پێویستە ڕووبکەنە هەوڵەکانی وەرزشکردن و وەرزش ئەنجامدن یا خود جیاوازە دەکرێت ئەوانش لە ماڵەوە بتوانن وەرزش بکەن. لە ڕاستیە وەرزش هیچ جیاوازیەکی نییە لە ڕووی تەمەنەوە هەر لە تەمەنی مناڵیەوە بۆ بەهێزبوونی ماسوولکە و بەهێزبوونی ئێسک هەتا پیری بە ساڵاسوون بۆ هاوسەنگی ڕاگرتن و بەردەوامبوون لە ژێر بەهێزبوونی جونگەکانیان بۆیە تەمەەن هیچ جیاوازێک نیە لەسەر وەرزشکردن ئەوانی کە بە ساڵاچون ئەتوانن شەر نیە بێن لە جیمەکانی یاریکەن ئەتوانن هەنێ وەرزش هەیە ئاسانترن بۆ ئەوان بڵین بە جیاز و بە دموز و بە شەفتنی ئەتوان ئەو وەرزشانە بکەن بۆ ئەوان باشتێکە بۆ تەندروستیان باشترە. بە هۆکارەوەی کە ئێستا زۆرێک لە خەڵکی بەهۆی کێشی زۆرەوە ئەناڵێنن زیاتر وا بیستومانە کە تەنها بۆ خۆلاوازکردن تۆ پێویستەکە وەرزش بکەیت ئایا بۆ سەرخستنی کێشیش ئێمە پێویستمان بۆ وەرزشە؟ بەدڵنیایەوە وەرزشکردن بۆ هەردوو لایەنەکە ئەبێ هەم بۆ ئەوانی کە زەعیفن هەم بۆ ئەوانی کە قەڵەون ئەوانی کە زەعیفن پێویستەکە خۆی زەعیف و قەڵەوی هەردووکی نەخۆشیە وا باشێکە هەردووکیان ڕووکەنە هۆڵە وەرزشیەکان هۆڵە وەرزشیەکان وەکو خەستەخانەیەک وایە یعنی وەکو شوێنێک وایە بۆ چارەسەری ئەمانە ئەوانی کە کێشیان زیایە ئەتوان لە ڕێگەی خواردنی تەندروست و ڕاهێنانی باشەوە کێشیان دابەزێەوە ئەوانی کە کێشیشیان کەمە ئەتوان بە هەماشێک لە ڕێگەی خواردنی باش و خواردنی تەندروست کێشیان سەر کاتە هەر وەرزش بۆ ئەوانیش گرنگە بۆ هەردوو ڕەگەزەکە گرنگە بۆ هەم بۆوانی زایفن هەم بۆوانی کە قەڵەوە. ماوەسا کاروان لە کۆتاییدا چ شتێکت ماوە پێمان بڵێت وە چ ڕێنمایەکە هەیە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی لەم جنجاڵی ژیاندا کە هەیە کاتێکی کەمیش ئەگەر بتوانن تەرخام بکەن بۆ وەرزشکردن. لە ڕاستیە هێشتا درەنگ نەبوو بۆ کەسانی کە گوێیان لەم گفتوگۆی ئێمە و ئیشاڵام گفتوگۆی ئێمە بێ بە هەوێنێک بۆەوەی کە ئەمڕۆ یەکەم هەنگاوی وەرزشی خۆی ئەنجامێت و چونکە ئەوان شایانی باشترینن. کاتە پێشنیاری چیان بۆکەی وەکو وەرزشی ساتەکە خۆیان ئەنجامی بدەن ئەتوانن لە ماڵەوە لە باخچەی ماڵەکانیانە ئەتوانن پیاسە بکەن یان ڕێ بکەن یان لە سەربانی ماڵەکانیانە یان لە شوێنی کارەکانیانە ئەتوانن چەند جوڵەیەکی هەوایی ئەتوانن بیکەن کاتە ئەوە هەر ئەوە زۆر باشتێک کەلەوەی کە بە هیچ شەوەیەک نەجوڵێ بۆیەوە سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز کاروان ئەحمەد ڕاهێنەری لەش جوانی کە لەم تۆرە لەگەڵمانە دەست خۆش بێت.